بەڕێزێکی کە پرسیارێکی هەیە چۆن بزانم پێویستم بە عملیاتی لابردنی چەوری هەیە. بەڕێزان لابردنی چەوری هەندێک لە خەڵک بۆ جوانی لای ئەبا، ینی تۆ خۆت هەستەکەی دیمەنێکی ناشرینی بۆ دروست کردووی کە ئەمە هەموو ئینسانێک مافی خۆیەتی پرسیاری لەسەر ئەمە هەبێ. هەندێکی تر زەحمەتی بۆ ئینسانەکە دروست دەکات لە هەڵسوکەوتی ڕۆژانەیە، لە جوڵەیە، لە مامەڵەیە، یان شۆڕبوونەوەی سک بە جۆرێک لە ژێر سکەوە بە تایبەت لە وەرزی هاوینە عرەقێکی زۆرەکە بۆنی ناخۆش دروستەکە. بە کوردیەکەی ئەمەوە ئەکا کە ئەم نەخۆشە پێویستی بەمە هەبێ. و شتێکی کەمان هەیە کە پێوترێ BMI کە لە ڕووی زانستیەوە ئەوە ئەکرێ کاتێک کە ئەم نەخۆشە کێشی نەخۆشەکە دابەشی باڵاکەی بە مەتر دووجا ئەکرێ. ئەگەر هاتوو ئەمە گەشت بە ڕێژەی کە پێوتر ڕێژەی قەڵەوی کە لە سەروی سیەوەیە ئیتر ئەم نەخۆشە بە دڵنیاییەوە ئەتوانێ سەردانی پزیشک بکە و ڕای پزیشکی پسپۆر وەربگرێ لەسەرەوەی کە ئایا ئەم نەشتەرگەری پێویستە یان نە. سمارت وەرچەرخانە.